ئەم کاتتان باش. دوێنێ 14 یار هەڵبژاردنە چارەنووسسازەکەی پەرلەمان و سەرۆکایەتی تورکیا کۆتایی هاتوو ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان ڕاگەیەنرا. ئەنجامەکان لە بەرژەوەندی ئۆپۆسیۆنین و هەڵبژاردنی سەرۆکایەتیش دەکەوێتە خولی دووەمەوە. لە هەڵبژاردنی سەرۆکایەتیدا ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی دەسەڵات لە 49.2 دەنگەکان و کەمال کلجدارۆغڵو کاندیدی زۆربەی لایەنەکانی ئۆپۆسیۆن لە 44.9 دەنگەکان و سینان ئۆغان کاندیدی هاوپەیمانی ئەتا لە 5.2 دەنگەکانیان بەدەستهێنا. باگوێرەی ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان هیچ کاندیدێک ڕێژەی لە 51 دەنگەکانی بەدەست نەهێنا و هەڵبژاردنەکەش چووە خولی دووەمەوە کە بڕیارە 28 ئەم مانگە ئەنجام بدرێتەوە. لە لایەکی دیکەوە هاوڵاتیانی تورکیا نوێنەرەکانیان بۆ پەرلەمان هەڵبژارد. باگوێرەی ئەنجامە بەرایەکان هاوپەیمانی کۆمار لە 49.3، هاوپەیمانی گەل لە 135.6 و هاوپەیمانی ڕەنج و ئازادیەکان لە 110.3 دەنگەکانیان بەدەستهێنا. لە کۆی 64 ملیۆن دەنگدار پارتی داد و گەشەپێدان یاخود ئاکەپا 18 ملیۆن و 548,790 دەنگی بەدەستهێنا. پارتی گەلی کۆماری یاخود جەهەپا 13 ملیۆن و 367,565 دەنگ. پارتی بزوتنەوەی نەوتەوەپەرست یان مەهەپا 5 ملیۆن و 235,031 دەنگی بەدەستهێنا. پارتی باش یاخود ئەی پارتی 5 ملیۆن و 195,641 دەنگ. پارتی چەپی سەوز یاخود هەدەپا 4 ملیۆن و 574,258 دەنگیان بەدەستهێنا. پارتی ڕەفاحی نوێ ملیۆنێک و 399,938 دەنگ. پارتی کرێکەرانی تورکیا 825,730 دەنگیان بەدەستهێناوە. بەم شێوەیە ئاکەپا 267 کورسی پەرلەمانی بەدەستهێناوە. جەهەپاش 168 کورسی، مەهەپا 50 کورسی، پارتی باش 44 کورسی، پارتی چەپی سەوز 61 کورسی، پارتی ڕەفاحی نوێ 4 کورسی و پارتی کرێکارانی تورکیا 4 کورسی پەرلەمانیان بەدەستهێناوە. باگوێرەی هەڵبژاردنەکانی ساڵی 2018 ئاکەپا 20 کورسی و پارتی چەپی سەوز کە هەمان پارتی دیموکراتی گەلان هەدەپەیە 5 کورسیان لەدەستداوە. هەروەها مەهەپا کورسیەک، پارتی باش کورسیەک و جەهەپە و هاوپەیمانەکانیشی 23 کورسیان لە پەرلەمان زیاد کردووە. باگوێرەی ئەنجامە بەرایەکان لەم هەڵبژاردنەدا هاوپەیمانی کۆمار کە لە ئاکەپە و مەهەپە و ڕەفاپێک هاتووە 322 کورسیان هێناوە. هاوپەیمانی گەل کە لە 6 پارت پێک هاتووە و ئۆپۆسیۆنی سەرەکین 213 کورسیان بەدەستهێناوە. هاوپەیمانی ڕەنج و ئازادیەکان کە لە هەدەپە و پارتە چەپەکان پێک هاتووە 66 کورسی پەرلەمانیان بەدەستهێناوە. کەمێک پێش ئێستا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا ڕایگەیاند هەڵبژاردنی سەرۆکایەتی دەچێتە خولی دووەم و ڕۆژی 28 ئەم مانگە بەڕێوە دەچێت. هەڵبژاردنەکە بۆ ئەردۆغان و کلجدارۆغڵو دەکرێت. ئێستا چاو لەسەر دەنگەکانی سینان ئۆغانە کە لە خولی یەکەمدا لە 105 دەنگەکانی بەدەستهێناوە. ئەو ئەمڕۆ هێڵی سووری لەسەر هەدەپە هەیە و قسەکانی تاڕادەیەک لە بەرژەوەندی دەسەڵاتە و دەڵێت پرسەکانی شەڕی تیرۆر و ئاوارەکانی یەکلایی دەکاتەوە. پشتیوانی ئەردۆغان یاخود کلجدارۆغڵو دەکەین. لەبارەی ئۆپۆسیۆنەوە سینان ئۆغان گوتی هاوپەیمانی سەرەکی ئۆپۆسیۆن نەیتوانی دەنگدەران با توانای خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکانی وڵات ڕازی بکات. هەرچۆنێک بێت ڕۆژانی داهاتوو یەکلایی دەبێتەوە، پشتیوانی ئەردۆغان یاخود کلجدارۆغڵو دەکات. خواتان لەگەڵ.